ڕۆژی جیهانی هەژاری یان ڕۆژی جیهانی مەرگباری ملیاردێرەکان چۆن دەژین و هەژارەکانیش چۆن ڕۆژانە چەند کەس لە برساندا دەمرن لا تەواوی جیهاندا و لە ڕۆژێکدا زیاتر لە 35,000 منداڵ لە برساندا دەمرن لە شەوێکدا زیاد لە 1 ملیار مرۆڤ بە برسێتی سەردەنێنەوە لە هەمان کاتدا سەرمایی سێ لە دەوڵەمەندەکانی جیهان زیاترە لە داهاتی 48 دەوڵەتی هەژارنشین نەودەوڵەتی پێشکەوتوی جیهان خەرجی هاوڵاتیانیان بۆ سەگ و پشیلەکانیان بۆ ماوەی 7 ڕۆژ یەکسانە بۆ پارەی کەنەتەوەی گرتوەکان بۆ ڕوبەڕوو بوونەوەی دیاردەی هەژاری تەرخانی کردووە لە وڵاتانی عەرەبی و ئەمریکادا ڕۆژانە 100,000 تۆن خواردنی پاک و بێگرفت دەخرێنە نێوتەنەکەی خۆڵەوە بەڵام لە ئەفریقای دراوسێدا ڕۆژانە خێزانێک تەنها توانای دابینکردنی یەک ژەم خواردنی هەیە کەچی بێرناژ ئارنۆی ملیاردێری فەڕەنسی و خاوەن مارکەی لویس ڤیتۆن تەنها جانتاکی شانی بەهاکەی 13,000 دۆلارە پاپوچەکانی کیم کارداشیان نرخەکەی 20,000 دۆلارە مکیاجەکەی هونەرمەندێکی کەنەدی 9,000 دۆلارە لە کاتێکدا لە وڵاتانی سۆماڵ و ئەریتیریا و غانا مانگی ڕابردوو 32,000 منداڵ بەهۆی نەبوونی توانای دابینکردنی یەک سەمون گیانی ئاسپارد و بوونە خۆراکی داڵ و دڕندەکانی دارستان نەتەوەی گرتوەکان ئەمڕۆی وەک ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی هەژاری داناوە بەڵام ئەو ئاهەنگەی لە نێوهۆڵی بۆنەکانی نیویۆرک ئەنجامدرا چێشوەکەی 300,000 دۆلار بوو کە تەنها بۆ پارەی دەتوانرا 4 شاری وڵاتانی ئەفریقی لە بێئاوی ڕزگار بکرێن یاخود بەو پارەی دەتوانرا 20 تۆن پێڵاو بۆ منداڵە پێخاوسانە دابین بکرێت کە لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە نێودارستانەکان بە پێخاوسی دەگەڕێن نەتەوەی گرتوەکان دەڵێت پێوەری هەژاری بەم جۆرەیە یەکەم هەر کەسێک داهاتی ڕۆژانەی کەمتر بێت لە 2 دۆلارەوە لە ژێر هێڵی هەژاریدایە دووەم هەر کەسێک داهاتی ڕۆژانەی لە 5 دۆلار کەمتر بێت ئەوە لە هێڵی هەژاریدایە سێەم هەر کەسێک داهاتی ڕۆژانەی لە 10 دۆلار کەمتر بێت ئەوە ئەو کەسە هەژارە بە پێی زانیاری بە دووادەچوونەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان 126 دانیشتوانی جیهان لە پلەی یەکەمی ئەم ڕیزبەندیەن واتە ڕۆژانە تەنها دۆلارێکیان دەست دەکەوێت لە کاتێکدا دۆلارێک لە لەندەن و دووبەی و نیویۆرکدا لە کاتی وەرگرتنەوەی باقی نان خواردندا لە بەڕ و نەهاتن وەرناگیرێتەوە یاخود خۆندەرەیەکیشی پێ بۆ یاق ناکرێت تەنها 4 ملیاردێرانی ئەم ساڵکە ڕیزبەندی یەکەم تا چوارەمی دەوڵەمەندترین پیاوی جیهانیان گرتبوو دەتوانن هەژاری لە دنیادا بە کۆتا بێن و دنیا بکەنە دنیایەکی تەواو دەوڵەمەند و وەبەرهێن و خۆشخوان واتە ئەگەر تەنها ئیلۆن ماسک و بیل گێتس و جێف بیزۆس و مارک زوکەربێرگ دەست لە خۆیان بەردەن و سەروەتەکانیان ببەخشن دەتوانن وا بکەن کە وشەی هەژاری لەسەر زەویدا نەمێنێت و خۆشگوزەرانی بۆ ماوەی 30 ساڵ سەرتاسەری دنیا بگرێتەوە کۆمپانیا گەورەکانی دنیا دەرمانە کوشندەکانیان لەسەر هەژارەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و ئەفریقا و دارستانەکانی برازیل و هندستان تاقی دەکەنەوە باش سەرکەوتنیشی دەیخەنە خزمەتی هونەرمەند و منداڵە سیاسی وەک تەرویاریزانەکان ڕۆژی جیهانی هەژاری لە کاتێکدایە کە منداڵانی 31 دەوڵەت لەبەر نەبوونی ئاوی پاک دەناڵێن و زیاتر لە 2 ملیار کەسیش هەڕەشەی مردنیان لەسرە و وەک کۆیلا لە کارکردندا تەماشا دەکرێن